بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزان و خۆشەویستان، خۆم بە خۆشحاڵەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە پەرتووکی 33 هۆکار بۆ خوشوع لە نوێژدا کە دانەرەکەی شێخ محەممەد ساڵح المونەجدە، خوای پەروەردگار بیپارێزێت. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت هۆکاری 27ەم کە بە ناونیشانی تەرک الالتفات في الصلاة، واتە ئاوەڕ نەدانەوە لە نوێژدا. فرمودەیەکی ئەبوو ذەڕی هێناوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، دەفەرمێت: قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يزال الله عز وجل مقبلا على العبد وهو في صلاته ما لم يلتفت، فإذا التفت انصرف عنه. رواه أبو داود بژمارەی 909. ئەگەر تەماشای ئەم فەرمودەی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام، ئەومان بۆ دەگەێنێت ئازیزەکانم کە ئینسان ئەچێتە ناو نوێژ کە ڕوو لە قیبلە دەکات بەرامبەر الله سبحانه وتعالى وەستاوە، ڕووی لە قیبلەیە و لە نوێژدایە و مناجات دەکات، گفتوگۆ دەکات لەگەڵ الله سبحانه وتعالى، داواکاری هەیە لە نوێژەکە و نوێژەکە بەڕێک و پێکی دەکات، ئەرکانەکانی، مەرجەکانی، واجیباتی، سونەنەکان تەطبیق دەکات، تەدەبور لە ئاەتەکان دەکات و هەروەها لە زیکر و نزاکانیش دەکات. بۆیە ئینسان بۆ ئەوەی مەشغوڵ نەبێ و لەو حاڵەتەدا بێت کە حاڵەتێکی زۆر زۆر خۆش و بەتامە، ئینسان لەگەڵ خالقەکەی مناجات بکات، وەستاوە، باش نییە ئەلەو حاڵەتە خۆشە لەو خوشوعە کە دروست بووە ئینسان بە ڕەفتارێک، بە کردەوەیەک ئەم لاو ئەولا بکات، لەو حاڵەتە دەرچێکە خوشوعەکەشی تێک دەدات. بەڵێ خۆشەویستەکانم، التیفات واتە ئاوەڕ نەدانەوە لە نوێژدا دوو حاڵەتی هەیە، دوو بەشە. یەکەم ئەوەیە کە ئینسان کە باسی دەکات التفات القلب إلى غير الله عز وجل. دووهەم التفات البصر، وكلاهما منهي عنه وينقص من أجر الصلاة. بەش یەکەم ئەوەیە کە دڵەکە لەلای الله نەمێنێ سبحانه وتعالى، دڵەکە مەشغوڵ بێ بەشتی ترەوە، و بەشی دووەمیش ئەوەتانێ بە چاوی ئاوڕ بداتەوە، تەماشای لای ڕاستی بکە یان تەماشای لای چەپی بکە، یان تەماشای پێشەوەی خۆی بکە، یان تەماشای ئاسمان بکە. ئەمانە هەمووی نەهی لێکراوە، پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام ڕێگری لێ کردووە. بەڵێ ئازیزەکەم، جا لە ڕیوایەتێک شەهاتووە: فإذا صليتم فلا تلتفتوا فإن الله ينصب وجهه لوجه عبده في صلاته. ئەم شێوازە کە لائقە شایستەیە بە الله سبحانه وتعالى، چۆنیەتیەکەی ئێمە نازانین، بەڵام ئەوە فەرمودەی سەحیحە. ئینسان با بزانێت کەوا بەرامبەر الله سبحانه وتعالى وەستاوە، بۆیە بە ئەملاو ئەولا نەکات و ئاور بە شتێک نەکات کەوا
لەو حاڵەتە دەرچێت. بەڵێ ئازیزەکانم، اینجا بۆیە ئەو ئیلتیفاتە، ئەو ئاوردانەوە ئەجری ئەو کەسە کەوا لە نوێژدایە کەمی دەکاتەوە. پرسیار کراوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی ئاوردانەوە في الصلاة، وقد سئل رسول الله صلى الله عليه وسلم عن الالتفات في الصلاة فقال: اختلاس يختلسه الشيطان من صلاة العبد. رواه البخاري. لا كتاب الأذان باب الالتفات في الصلاة. اختلاس شيء عزيزة كانم، اختلاس ئەوەیە کەوا ئینسان شتێک ببات، شتێک بدزێت بەپەلە، ئاوردانەوەیەکی بەپەلە، و ئەوەیە کە شەیطان بەڕاستی لەو حاڵەتەدا دێت وەکو چۆن بڵێ دزیەک دەکات شەیطان، وا دەکات لەو نوێژ خوێنەی کە لە نوێژدایە مەشغوڵی دەکات، و وای لێ دەکات کەوا خوشوعەکەشی نەمێنێت. بزانن کە شەیطان هەردەم لە کەمیندایە، لە بۆسەدایە بۆ ئینسانێکەوە خوای گەورە دەپەرستێت، ئینسانێکەوە لە نوێژدایە، بۆیە مەشغوڵی دەکات و نایاڵێت ملکەچەکەی بمێنێ لە نوێژەکە. بەڵێ ئازیزەکانم، بۆیە نابێت ئینسان ئەو ئاوردانەوە ئەنجام بدا لە کاتی نوێژە، چونکە ئەوە وەکوتانێ دزیەکە لەلایەن شەیطانەوە لەو عەبدەی دەکات کەوا ئەجر و پاداشتی نوێژەکەشی کەم بکاتەوە. بەڵێ و ممکنە هەندێ جاریش ئازیزەکانم ئەو ئاوردانەوە بگاتە حاڵەتێک کەوا نوێژەکەش بەتاڵ بکات. تەماشا دەکەی هەروەکو ئەو کەسەی کەوا ئاورد دەداتەوە و تەماشای کوێژ دەکات لە کاتی نوێژەکەیە بە چاوی یان بە دڵی. ئەگەر تەماشا بکەین نمونەیەکێنێتەوە، ئەڵێ: ومثل من يلتفت في صلاته ببصره أو قلبه مثل رجل استدعاه السلطان فأوقفه بين يديه وأقبل يناديه ويخاطبه وهو في خلال ذلك يلتفت عن السلطان يمينا وشمالا. يعني أم نمونەیە نێتەوە ئەگەر تۆ وابێنە پێشچاوی خۆت یان لە حاڵەتێکا بی لە بەردەم پاشایەکە وەستاوی، ئەو پاشایە ڕووی لە تۆیە، گفتوگۆت لەگەڵاکە، قسەت لەگەڵاکە، تۆش گوێی پێ نادەی و ئاور بەم لا دەدەیتەوە بەلای ڕاستە یان بەلای چەپە. وقد انصرف قلبه عن السلطان، و دڵیشی لای پاشاکە نییە و نازانێتیش ئەم پاشایە چی پێ دەڵێ، گوێ بە قسەکانی نادا، واتە غافڵە لە قسەکانی پاشا، بۆ لەبەر ئەوەی دڵی ئامادە نییە. ئازیزەکانم، باشە گومان چی دەکرێت کەوا ئەم پاشایە لەگەڵ ئەم جۆرە کەسانە مامەڵە بکات؟ بۆیە ئازیزەکانم، ولله المثل الأعلى، ئینسان لەگەڵ الله سبحانه وتعالى مناجات دەکات، نابێت خۆی مەشغوڵ کات بە ئاوردانەوە بەم لاو بەو لاو بە تەماشاکردنی ئاسمان و یان خۆ مەشغوڵکردن. ئەوەیە ئەگەر ئینسان بەو حاڵەتە نوێژەکەی بکە، بەڕاستی الله سبحانه وتعالى ئەجری نوێژەکەی کەم دەکاتەوە. ئەگەر هەر لە حاڵەتەکانی زیادە ڕەویتیا بکرێت، نوێژەکەشی بەتاڵ دەبێتەوە، خوای گەورە و نوێژە قبول ناکە. جا بۆیە ئینسان کە کاتێک لە نوێژدایە با دڵی ئامادە بێت، با ملکەچ بێت، با خوشوعی هەبێ لە نوێژەکانی
چونکە بەرامبەر الله سبحانه وتعالى وەستاوە ومناجات لەگەڵ الله دەکات سبحانه وتعالى ئینسانیش ئەبێ بەڕاستی شەرم بکات لە الله سبحانه وتعالى کە کاتێک دەوەستێت و ئەملا ئەولاش نەکات ئیلتیفاتی نەبێ. حەسانی کوڕی عەتیە دەفەرمێ دوو پیاو ئەگەر لە نوێژێکا بن و تەماشای بکەی یەکێکیان یعنی خۆی یەکلا کردوتەوە دڵی ئامادەیە ئیلتیفات ناکە ئەملا ئەولا ناکە و ئەوی تریان کابراایەکە بێ ئاگایە ئەملا ئەولا زۆر دەکات تەماشا دەکات یعنی سبحان الله کەسی وا هەیە بڕوا بکەن دەزانێت یعنی ئەو کە لە نوێژی جەماعەت شابێ کێ دێتە ژوورەوە کێ دەڕوات کێ حرەکات دەکات یعنی بەم شێوازە نابێ ئازیزەکانم ئەبێ ئێمە بەڕاستی گرنگیەکی تەواو بدەین بە نوێژەکانمان. اینجا ئەو دوو کەسەوەک یەک نین ئەگەر پێکەوەش وەستا بن یعنی سبحان الله ئەوەی کەوا دڵی ئامادەیە ئەوەی کەوا خشوعی هەیە ملکەچە لە نوێژەکەیە ئەوە ئەکید خوای پەروەردگار ئەجر و پاداشتی دەداتەوە نوێژەکەی تەواوە. ئەوە کەشکەوە دڵی ئامادە نیە و ئەم لاولا دەکات ڕاستی ئەو کەسە بێ ئاگایە و ئەجری نوێژەکەشی کەم دەکاتەوە و ئەبێ وریای ئەوەش بێکەوە هەندێ ئەم لاو ئەولا نوێژەکەش بەتاڵ دەکاتەوە. بەڵام ئاوردانەوە ئەگەر بۆ پێویست بوو ضرور بوو ئەوە فەلا بەئسە بیهی ئەوە هیچ شتێکی تیانە و ڕەوایە چۆن ئەبوو داود ئەگەڕێتەوە بۆمان لە سەهلی کوڕی ئەلحەنظەلیە قال ثوب بالصلاة صلاة الصبح فجعل رسول الله صلى الله عليه وسلم يصلي وهو يلتفت إلى الشعب. قال أبو داود وكان أرسل فارسا من الليل إلى الشعب يحرس أمش أو أجينك بيغمر عليه الصلاة والسلام روجك لنيجي بياني ثوب بالصلاة يعني أقيمت الصلاة قامت بو نيوش كرا نيوجكش نيوجي بياني بوا فجعل رسول الله صلى الله عليه وسلم يصلي وهو يلتفت إلى الشعب هەندێ جار ئاوڕی دەدایەوە بۆ ئەو دۆڵە کەوا پێشتر فارسێک قارەمانێک جەنگاوەرێک سەربازێکی ناردبوو بۆ ئەو دۆڵە کەوا حرەسیات بکات اینجا ئەوەش مەیلێکە بە تەڕەفی یعنی بەلای ڕاستیا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام با و جیهەتەی کە ئەو ڕێگایە بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە نێوان هەردوو چیاکە بووە دۆڵێک بووە دیارە لەوێ حرەسی داناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو حاڵەتە یعنیەوە حاڵەتێکی تایبەتە ئازیزەکانم و نمونەی تری شێنێتەوە وهذا كحمله أمامة بنت أبي العاص وهروها لا نيوجيشا كبيغمر عليه الصلاة والسلام أوي كردوا وكو أمامي كتشي أبي العاص وفتح الباب لعائشة أمانها مويتشيا أوردانوية كبيغمر عليه الصلاة والسلام كردويتي يعني كأمامي هالقرتوا يعني درقاي كردوتو بو عائشة ونزوله من المنبر لما صلى بهم يعلمهم هروها دابزيد لمنبركي بيغمر عليه الصلاة والسلام بو أوي فيريان بكا وتأخروا في صلاة الكسوف لا نوجي خۆرگیران دا ئەمانە هەمووی نمونەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پێویستی ضرورەت بووە کەوا ئەم جومجۆڵانەی کردووە ئەم ئاوردانانەوەی هەبووە و فەرمانیشی کردووە هەروەها ئەگەر هاتوو کەسێک بێت لە پێش نوێژ خوێنەوە بڕوات کەوا نەیەڵێ بڕوا ئەویش جوڵانەوەی دەستە ئازیزەکانم ئەوەش هەمووی چییە نمونەیە بۆ ئەوەی کە ئینسان لە کاتی حاڵەتی پێویستدا دەتوانێت ئەو حرەکاتانە بکات ئەو جومجۆڵانە بکات کە پێویستە و هەروەها فەرمانی کردووە بە ئافرەتان کەوا لە جیاتی ئەوەی دەنگ دەرکەن و بە نەرمی وەک چۆن بڵێ دەستیان بدەن لە یەکتری کەوا ئەگەر هاتوو هەڵەیەک هەبوو بێ لە نوێژەکە
ئەمانەش بۆ وەکو باسمان کرد تفعل لحاجة دەکرێت بە قەدەر پێویستی و ضرورەت و حاجەت ولو كانت لغير حاجة كانت من العبث ئەگەر بۆ حاجەت نەبێ بۆ پێویستی نەبێ بۆ ضرورەت نەبێ ئەمە بەڕاستی ئەچێتە بابی گاڵتەکردنەوە دەچێتە بابی ئەوەی کەوا جومجۆڵکردن لە نوێژە منهیە نەهی لێکراوە و ئەمەش پێچەوانەی چییە ئەزەکانم پێچەوانەی خوشوعە پێچەوانەی ملکەچیە لە نوێژە کەوا نەهی لێکراوە ئازەکانم دەچینە خاڵی 28م هۆکاری 28م عدم رفع البصر إلى السماء لێرە تایبەتی کردووە بەچی بەوەی کەوا چاو بەرز نەکرێتەوە بۆ ئاسمان لە نوێژدا وقد ورد النهي عن ذلك والوعيد على فعله في قوله صلى الله عليه وسلم إذا كان أحدكم في الصلاة فلا يرفع بصره إلى السماء أن يلتمع بصره رواه أحمد وهو في صحيح الجامع جماري حوصته شصتدو وفي رواية ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم وفي رواية عن رفعهم أبصارهم عند الدعاء في الصلاة رواه مسلم فاشتد قوله في ذلك حتى قال لينتهن عن ذلك أو لتخطفن أبصارهم رواه الإمام أحمد وهو في صحيح الجامع بەڵێ ئازەکانم ئەگەر تەماشای ئەم هۆکارە بکەین کەوا ئینسان ئەبێ بەڕاستی خۆی بپارێزێ و وازی لێ بێنێت لە نوێژەکانیا ئەم شتە نەکات کە چاوی بەرز کاتەوە لە کاتی نوێژە بۆ ئاسمان عدم رفع البصر إلى السماء ئێمە دەزانین ئازەکانم لە کاتی نوێژە ئینسان ئەگەر بێوێ خوشوعی تەواوی دەستکەوێ ئەبێ تەماشای شوێنی سوجدەکەی بکات نەکو چاوی مەشغوڵ کات بە بەرزکردنەوە بۆ ئاسمان نابێت لەبەرەوەی نەهی لێکراوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ إذا كان أحدكم في الصلاة ئەگەر لە کاتی نوێژدا بوو هەر کەسێکتان با چاوی بەرز نەکاتەوە بۆ ئاسمان بۆ لەبەر ئەوەی چییە ئەن يلتمع بصره أي تختلس وتخطف بسرعة وتصاب بالعمى خوا پەنامام داد يعني بۆ ئەوەی عیلەتەکە ئەوەیە کەوا نەکو ئەو کردەوەیە کە ئەو ئینسانە دەیکات لە کاتی نوێژە ببێتە مایەوەی کەوا چاوی لە دەستدا بەڵێ ئازیزەکانم ئینسانە بێ ئاگادار بێت لە ڕیوایەتێکی ترە ما بال أقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم ئەمە یعنی ئەو کەسانە چیانەکەوا لە کاتی نوێژە چاویان بەرزەکەنەوە بۆ ئاسمان حتى گەشتە ئەو ڕادەی کەوا فاشتد قوله في ذلك حتى قال لينتهن عن ذلك یانەوەتانە ئەبێ واز لەو کردەوەی بێنن نابێ لە کاتی نوێژە چاو بەرز بکاتەوە بۆ ئاسمان و تەماشای ئاسمان کە یان ئەوەتانی الله سبحانه وتعالى بەهۆی ئەو کردەوەیانەوە چاویان لە دەست بدات و چاویان لێ وەرگێتەوە ببنە نابینە ئەمەش تهدیدێکە عەزیزەکانم ئینسان بۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە تەحذیرمان دەکات ئاگادارمان دەکاتەوە بۆ ئەوەی ئێمە خوشوعمان هەبێ لە نوێژەکە بۆ ئەوەی مەشغوڵ نەبین ئازیزەکانم مەکانەتی نوێژ زۆر گەورەیە بۆیە ئەبێ قەدری ئەو مەکانەتە بزانین قەدری ئەو وەستانە بزانین کەوا ئێمە لە بەرامبەر الله سبحانه وتعالى دەوەستین بۆیە ئەو تەهدیدانە دەکرێت ئەمەش ئەوەیە کە ئینسان ئەبێت بەڕاستی خۆی مەشغوڵ نەکات و لەو حاڵەتە جوانەی کەوا دەچێتە ناوێەوە ئەم لاو ئەولا نەکات و چاویشی بەرزەوە نەکا بۆچی بۆ ئاسمان جا مانای ئەم حەدیسەش ئەوەیە کە ئینسان وەکو باسمان کرد تەماشای شوێنی سوجودەکەی بکات ئەمە باشترە بۆ نوێژەکەی ئەجر و پاداشتی تەواو وەردەگرێت وەیتر مەشغوڵیش نابێت بەم لاو ئەولا و بۆ چاوێشی باشترە بۆ دڵیشی باشترە
و نزیکیشە لە ملکەچیوە لە نوێژدا واتە ئەم حاڵەتە واکات لە ئینسان کەواش سەیری شوێنی سوژدەکەی بکە کە نزیکی بکاتەوە لە دروستبوونی خوشوع لە نوێژدا بەڵێ و ئەم حەدیسەش تەحزیرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەحزیرمان دەکات ئاگادارمان دەکاتەوە کەوا تەماشای ئاسمان نەکەین لە کاتی نوێژە اینجا ئەمەش بەڕاستی یعنی ئوسلوبێکی توندی بەکارهێناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە هەمان کاتیشە ئەدەبێکی تایە بەڵێ اینجا بۆیە دەفەرمێ ما بال ئەقوام يرفعون أبصارهم إلى السماء في صلاتهم أمش يعني براسي أدبك بيغمر عليه الصلاة والسلام ناوي كس ناينت بلام آقاداري أو كسانة دكاتوا كوا أو رفتار دكان ولم حديثانيش آجز كانم براستي أو وعيدك شديدي تايا أبي آقادار بين وهروها هەر کەسێکیش ئەو شتە بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زەجری کردووە بۆ ئەوەی واز بێنێت لەو ئیشە و نەیکات و ئینسانیش فێری ئەو ئەدەبە بێت کە کاتێک برایەک خوشکێک هەڵەیەک دەکات ناوی نەهێنرێت بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ما بال ئەقوامین یعنی کەسانێک هەیە ئەو شتیان کردووە بەڵام ناوی نەهێناوە ئەم ڕۆژ بەڕاستی لەم سەردەمی سۆشیال میدیایە زۆر پێویستیمان بەوە هەیە ئێمە هەدەفەکە و ئامانجەکە ئەوە بێکەوە خەڵکەکە ئاگادارکەینەوە کە کاتێک هەڵەیەک دەکەن کە کاتێک تاوانێک دەکەن کە کاتێک سەرپێچیەک دەکەن ئازیزەکانم پێویست ناکات تۆ هەدەفت ئەوەیە کە ئەو سەرپێچیە نەمێنێ و ئەو کەسش ئاگادار بکەیتەوە بێ ئەوەی ناوی بێنیت ئەم ئەدەبە زۆر پێویستیمان پێێتی لەم سەردەمە کەوا ئێمە بەڕاستی جەبەجێ بکەین فائیدەیەک ابن حجار لە فتحە رحمەتی خوای لێبێ فەرمێ دەفەرمێ وفي الباب حديث أبي موسى كان رسول الله صلى الله عليه وسلم كثيرا ما يرفع بصره إلى السماء طبعا أم حديثة مسلم روايتي كردوا أمش شيء شون توين جمعي بكين لنيوان أم دو حديثة أم حديثاني كوا نهي كراوة ولا نيوان أم حديثج أو تاني كوا بيغمر عليه الصلاة والسلام لكاتي تشيا لكاتي نيوجا أو تحذيري كردوا بەڵێ ئازیزەکان لە کاتی چییە لە کاتی نوێژە ئەمما لە خارجی نوێژ لە دەرەوەی نوێژ ئینسان تەماشای ئاسمان بکات و دوعا بکات بپاڕێتەوە نزا بکە و تەماشای ئەو بوونەوەرە جوانە بکە ئەو ئاسمانە جوانە بکە ئەو هەموو ئەستێرەی تایە ئینسان وا دەکات کەوا زیاتر نزیک بێتەوە لە ئەڵڵا سوبحانەه وتەعالە بەڵێ ئازیزان دەچینە خزمەت هۆکاری 29 کە دەفەرمێت ئەن لا يبصق أمامه في الصلاة واتە تف نەکاتە بەردەم خۆی لە نوێژدا بەڵێ ئازیزەکانم لێرە ئەم حاڵەتە چییە ئەمەش بەڕاستی ئەوە دەگەێنێت کەوا ئینسان لە ملکەچی و خوشوع دوور کاتەوە ئینسان بەڕاستی ئەبێ بە ئەدەب بێت بەرامبەر ئەڵڵا سوبحانەه وتەعالە کارێک نەکات کەوا پێچەوانەی ئەدەب بێت ئازیزەکانم جا بۆیە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ گێڕێتەوە ڕێجارێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تفێکی بینی لەسەر ئەو دیوارەی کەوا ڕوو بە قیبلەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو تفەی لابرد باشە کڕانی و وەلای برد دوایی ڕووی کردە خەڵکەکە و فەرمووی إذا كان أحدكم يصلي فلا يبصق قبل وجهه فإن الله قبل وجهه إذا صلى رواه البخاري في صحيحه بجماري سياسته نوت حوت عزيزكم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەم حاڵەتە دەبینێت خۆی هەڵدەستێت بەوەی کە ئەو دیمەنە ناشرینە بسڕێتەوە و
ئامۆژگاری ئەو کەسانش بکات کەوا ئەو حاڵەتە ڕوو دەدات لیان. پیانە فەرمێ ئەگەر هاتوو یەکێکتان لە نوێژابوون ئێخۆ نابێ ئینسان لە کاتی نوێژاو چییە تف بکات. باشە بۆ چونکە ئەو ڕووی کردووە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالا، جوان نییە، ئەوە لایق نییە، شایستە نییە ئەو ئینسانە لە نوێژدا کارێکی ئاوها بکات وە تفەکەش بکات بەچی بە ڕووی قیبلە. جا بۆیە شتێکی ناپەسەندە و ئینسانە بێ خۆی بە دوور بگرێت لەو شتانە. و هەروە دەفەرمێت إذا قام أحدكم إلى الصلاة فلا يبصق أمامه فإنما يناجي الله تبارك وتعالى ما دام في مصلى، ولا عن يمينه فإن عن يمينه ملكا، وليبصق عن يساره أو تحت قدمه فيدفنها. رواه البخاري. عزيزة كانم ئەگەر یەکێک لە نوێژا بوو و حاڵەتێکی وای بۆ دروست بوو ناچار بوو کەوا تفێک بکات، ئەڵێ با تف نەکاتە بەردەم خۆی، چونکە ئەو مناجاتی ئەڵڵا دەکات سوبحانەه وتەعالا مادام لە نوێژەکەیەتی. و هەروەها تفیش نەکاتە لای ڕاستی بۆ چونکە ئەوەش مەلەکێکی لێیە، فریشتەیەکی لێیە. ئەگەر ناچار بوو بزانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێگەمان بۆ دیاری دەکات فەلیەبسوق عن یەساریه، با تف بکاتە لای چەپی، چونکە ئەوە جیهەتێکە بۆ لای یعنی شتی پیس و ئەوانە، ئەو تەحتە قەدەمی فەیەدفەنوها، یانەوەتانێ بیخاتە ژێر پێی و دفنیشی بکات. عەزیزەکانم ئەمە لە حاڵەتێکا بووە کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام معلومی جەنابتانە مزگەوتەکەی فەرشی تیان نەبووە، یعنی یان ئەگەر هاتو کەسێک لە دەشتێک لە بیابانێک ینی ئەم شریعەتەی ئێمە تەواوە کاملە شاملە کافیە، حاڵەتی وا ڕوو دەدات ئینسانێک دەڕوا بۆ سەفرە لە دەشتێک ئەو شتەی ڕوو ینی تێدەکات و ناچار دەبێ ئەو شتە بکات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێنماییمان دەکات کەوا چی بکەین. بەڵێ ئازیزەکان بەڵام ئێستا لە ناو مزگەوتا و هەمووی فەرشە، ینی خۆ ناکرێت ئینسان تف بکاتە ژێر پێی خۆی و فەرشەکەش پیس بکات. باشە ئازیزەکانم ئەبێ ئێمە بەو شێوازە تێبگەین. ئەم دینەی ئێمە دینی واقعیە، دینێک نییە بڵێ لە کۆنابووی تەواو، نە، دینێکە بۆ هەموو کات و زەمان و مەکانێک دەشێت. ئازیزەکانم جا ئەبێ ئێمە بەڕاستی ئاگاداری ئەو خاڵە بین. و هەروە فەرمێت إن أحدكم إذا قام في صلاة فإنما يناجي ربه وإن ربه بينه وبين قبلته فلا يبزقن أحدكم في قبلته ولكن عن يساره أو تحت قدمه يعني قدميه. رواه البخاري لفتح الباري هاتوا. باشە ئازیزەکانم ئەوەش هەر ئەومان بۆ دەگەیەنێت کەوا ئینسان لە کاتی نوێژە مناجات دەکات لەگەڵ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، خۆی مەشغوڵ نەکات بەو تفکردن و ئەو شتانەوە. بەڵێ ئازیزەکانم هەیە بڕوا بکەن دیمەنی نابەجی هەیە، تەماشا دەکەی ئینسان هەر لە کاتی نوێژەکە ئیتر لوتی پاک دەکاتەوە، دەمی پاک دەکاتەوە، یان تووشی حاڵەتی ئاوا دەبێت کەوا تف بکات یان خۆی مەشغوڵ دەکات. ئەمە بۆ هەمووی بۆ ئەوەیە کە ئینسان بە ئەدەب بێت لە کاتی نوێژە لەگەڵ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا و کارێک نەکات کەوا شتێکی ناپەسەند بێت. ئینسان بەڕاستی ئەبێ ڕێز هەم لە خۆی بگرێ و ڕێز لەو مەقامەش بگرێتەوە لە بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا وەستاوە. ئازیزەکانم ئەگەر ئاواش بوو ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگەی بۆمان دیاری کردووە. جا بۆیە هەر شيخ خوای گەورە بیپارێزێ ئەفەرمێت وإذا كان المسجد مفروشا بالسجاد ونحوه كما هو الغالب في هذا الزمان، ئەگەر هاتۆ مزگەوتەکان وەکو ئێستا زۆربەی زۆری مزگەوتەکان سوپاس بۆ خوا فەرشی جوان و ڕێکوپێکی تایە، ئێخۆ ناکرێت ئینسان بڕوات تف بکاتە سەر فەرشەکە.
ئەمە لایق نییە، ئەمە دوورە لە ڕۆشتی موسڵمانەوە. بۆیە ئینسان با ئاگادار بێت ئەگەر هاتوو ناچار بوو پێویست بوو ئەوە سوپاس بخۆ لە مزگەوتەکانە کلینیکس هەیە، دەسڕ هەیە یان خۆی دەسڕی پێ بێت پێش ئەوی بچێتە ناو نوێژەکە ئەو شتانە لە خۆی بە دوور بگرێت و خۆی ڕزگار کات لەو شتانە اینجا بچێتە ناو نوێژەکە و بە ڕێکوپێکی و نوێژەکە بکات. بەڵێ ئازیزەکانم ئەوە دەتوانێت ئەو کلینیکسە بەکار بێنێ و خۆی ڕزگار کات لەو شتە. بەڵێ خۆشەویستەکانم فائیدەیەک طبعاً تفکردن لە ناو مزگەوتە تاوانە بۆ مزگەوتەکان نابێ ئازیزەکانم شتی وای تیا ڕوو بدات. ئەبێ ئینسان زۆر زۆر ڕێز بگرێت لە مزگەوتەکان، بەڵام ئینسان کە ناچار بوو ئەو شتێکی ترە، ناچار بوو ئەوە حاڵەتێکی ترە. ئەمما لە حاڵەتی ئەتیادیا ئینسان بۆیە دەستشۆر دانراوە ئینسان بڕوات خۆی پاکاتەوە دەستنوێژ بشوە و بە ڕێک و پێکیەوە بێت بۆ ناو مزگەوت و ڕێز لە مزگەوت بکرێ و هەروەها پاک و خایەنی مزگەوت ڕاگرێت. بەڵێ ئازیزەکانم و بۆ ئەوەی مزگەوت مەکانەتی خۆی هەبێ هەیبەتی خۆی هەبێ ئەو شتانی تێدا ڕوو نەدات. ئەمما وەکو باسمان کرد ئەگەر ناچار بوو ئەوە شتێکی ترە، ئەوە شتێکی ترە. بەڵێ ئازیزەکانم ئەچینە سەر خاڵی هەم دەچینە سەر خاڵی هۆکاری سیەم کە باسی مجاهدة التثاؤب في الصلاة دەکات. بەڵێ ئازیزەکانم باوێش نەدان لە نوێژدا ئینسان نابێ بەڕاستی باوێشک بدات لە نوێژدا، ئەبێ خۆی بپارێزێ لەو حاڵەتەش. تەثاؤب چییە ئازیزەکانم؟ ئەوەیە حرەکەت الفەم لەیست ئیرادیە، یعنی هەندێک جار ئینسان ئاگای لە خۆی نییە کەوا باوێشک دەدات. باشە جمجۆڵی بڕین دەمە ئەم حرەکەتش ئەم جمجۆڵەش لە چیەوە دێت؟ لە تەمبەڵیەوە دێ یان کەسێکەوە خەوی بێ. بەڵێ ئازیزەکانم پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ئەبی سعید ئەیگەڕێتەوە بۆمان، ئەبی سعید الخودری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ قال رسول الله صلى الله عليه وسلم إذا تثاءب أحدكم في الصلاة فليكظم ما استطاع فإن الشيطان يدخل، وفي رواية فليمسك بيده على فيه فإن الشيطان يدخل. ئازیزەکانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاگادارمان دەکاتەوە لەو حاڵەتە کەوا ئینسان لە نوێژدایە باوێشک نەدات. باشە عیلەتەکەشی بۆمان دیاری کردووە کەوا ئەگەر هات و باوێشکیدا ئەبێتە ڕێگایە کەوا شەیطان داخلی ئەو ئینسانە بێت، ئیتر وەسوەسەی بۆ دەکات، ئیتر مەشغوڵی دەکات. بۆیە ئینسان کە کاتێک ئەو حاڵەتەی بۆ هات بەهۆی تەمبەڵیەوە یان بەهۆی ئەوەی کە خەوی دێت ئینسان ئاگادار بێت و هەوڵ بدات ئەو باوێشکە نەدات لە کاتی نوێژە. جا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمیە فەلیومسک بیەدیهی عەلا فیهی، دەست بخاتە سەردەمی کە ئەو باوێشکە نەدات بۆ ئەوەی شەیطان داخل نەبێت. اینجا بۆیە دەفەرمێت وإذا دخل الشيطان يكون أقدر على التشويش على خشوع المصلي بالإضافة إلى أنه يضحك من المصلي إذا تثاءب. ئەم شەیطانە کە دوژمنی ئینسانە، ئینسان بەڕاستی بەتایبەت ئەو کەسانی کەوا ڕوو لە خوان، ئەو کەسانی کەوا لە نوێژان شەیطان وازیان لێ نایەنێت. جا بۆیە ئینسانیش ئەبێت محارەبە و دژایەتی شەیطان بکات، ڕێگە نەدا بە شەیطان کەوا پێی پێ بکەنێ، کەوا گاڵتەی پێ بکات، کەوا مەشغوڵی بکات، کەوا تووشی تەشویشی بکات، کەوا دووری بکاتەوە لە خوشوع و ملکەچی لە نوێژە. بەڵێ ئازیزەکانم ئەگەر ئینسان تووشی ئەو حاڵەتە بوو با محاولە بکات هەوڵ بدات ئەو حاڵەتە نەیەتە ڕێگای و دەستیش بخاتە سەر
دەمی بەڵێ ئازیزەکانم ئەوە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی شەیطان داخلی ئەو ئینسانە نەبێت لە کاتی نوێژە ئەمەش فائیدەیەکمان پێگەێنێت طبعا باوشکدان لە نوێژە لە شەیطانەوەیە ئینسان وەکو باسمان کرد جسم و لاشەی قورس دەبێت و کە کاتێکیش زۆر بخوات ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە ئینسان باوشک بدە یان ئەوەتانێکەوە زۆر ماندوو بووە و تووشی حاڵەتی تەمبەڵی دەکات یان ئەوەتانە ئینسانێک خەوی دێت ئەوانە هەمووی ڕێگەن بۆچی بۆ ئەوەی کە ئینسان باوێشک بدات اینجا بۆیە شەیطانیش هەوڵ دەدات کەوا تەشویش دروست کات شڵژان دروست کات لای و کەسێک کەوا لە نوێژدایە و هەوڵیش دەدات کە ڕێگە خۆش بکات ئینسان تووشی ئەو حاڵەتە بێت هانی دەدات خواردن خۆش دەکات لە لای زۆر بخوات زۆر زیاد لە حەد اینجا کە ماندووش دەبێت ئیتر وای لێ دەکات حەز لە خەو بکات جا بۆیە ئینسان ئازیزەکانم باسمان کردووە لەوانەکانی پێشوش ئینسان بە تواناوە بە هوزەوە بە خۆشەویستیەوە بە تااقەتێکی زۆر گەورەوە نوێژەکانی ئەنجام بدات وە خۆی بپارێزێت لەو شتانێکەوە شەیطان پێی خۆشە بەڵێ خۆشەویستەکانم خۆشەویستان دەچینە خزمەت هۆکاری سیویەک بە ناونیشانی عەدەم الاختصاری فی الصەلات واتە دەست نەگرتن لەسەر کەلەکە یان ناوک لە نوێژدا طبعا دەست خستنە سەر کەلەکە بە عەرەبی پێوترێ خاسیرا ئاوها دەست بگری ئەوە نەهی لێکراوە بە ئیتیفاقی هەر چوار مەزهەبەکە حەنەفی مالکی شافعی حەمبەلی ڕەحمەتی خوای پەروەردگار لە زانایانی ئەو مەذهەبانە بێت بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەو فرموودەی کە ئەبوو هورەیرە ئەیگێڕێتەوە بۆمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ نەها رسول الله صلى الله عليه وسلم عن الاختصار في الصلاة رواه أبو داود بجماري 947 وهو في صحيح البخاري لكتاب العمل في الصلاة باب الخصر في الصلاة والاختصار هو أن يضع يديه على خصره واتا دسي بخات السر كالككي باشا عزيزة كان أما النهي ليكراوة كبيغمر عليه الصلاة والسلام أو نهي كردوا أما بو أويك إنسان كاتك دوستي عزيزة كانم كدست دخات سر دستي راسي بسر دستي شابي دوستي برانبر الله سبحانه وتعالى أما وايلي دكات كواتشيا زیاتر خوشوعی بۆ پەیابێت زیاتر خوشوعی بۆ پەیابێت بەڵێ ئازیزەکانم اینجا لە زیادی کوڕی صەبیح الحەنەفیوە دەڵێت صليت إلى جنب ابن عمر فوضعت يدي على خاصرتي فضرب يدي فلما صلى قال هذا الصلب في الصلاة وكان رسول الله صلى الله عليه وسلم ينهى عنه ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێ زیادی کوڕی صەبیح الحەنەفی دەڵێ ڕۆژێک لە ڕۆژان نوێژم کرد لە تەنیشت کێ لە تەنیشت ئیبن عومەر کە ئەم سەحابانە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ زۆر سوور بوون لەسەر جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها سوور بوون لەسەر ئەوەی فەرمانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ بکەن ئازیزەکانم ئەڵێ من لە تەنیشتی بووم دەستم خستە سەر هەردوو کەلەکەکەم ئاوها وەستام دەستیاوا لێ کرد ئیبن عومەر لێی دام وتی دەست لا بە وەک چۆن بڵێ بە دەستی ئەڵێ دوای پرسیارم لێ کرد باشە بۆچی وات لێم کرد لە کاتی نوێژە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ قال هذا الصلب في الصلاة ئەوە لە قاچدانی نوێژە یعنی وەکو ئاوا دەوەستیت ئەوە نەی لێکراوە ئازیزەکانم ئینسان وەکو باسم کرد ئەبێ بەو هەیئەتە بوەستێ کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوونی کردووەتەوە بۆمان
أويش بوي وكان رسول الله صلى الله عليه وسلم ينهى عنه ريقري لو ديمنا كردوا لو شيوازا وستانا كردوا كوا إنسان لكاتي نجا دسي بخات سر كالك كاني. وجاء في حديث مرفوع أن التخصر راحة أهل النار والعياذ بالله. ولا فرموديك مرفوع داهاتوا كوا أو شيوازا خوابنا مان بداد أول لا كاتي إسراحتي أو كساني لناو دوزخ دان ناو جهنم دان أوش براستي إنسان نابي خوي بشبهيني بو كساني كوا خوابنا مان دا كلناو دوزخ دان أبي إنسان آقادار بيد أوش رواه البيهقي عن أبي هريرة مرفوعا. قال العراقي ظاهر إسناده الصحة ديار إسنادي أم فرموديش راستا كعراقي دليت رحمتي خوالي بيه بلي عزيزة كانم إنسان كوال دچێتە نوێژ هەتا بۆی دەکرێت خۆی بە دوور بکرێت لەو شتانی کەوا دەبنە مایە کە خوشوعی نەمێنێ ملکەچی نەمێنێت مەشغوڵی دەکات. هەندێک جار تەماشا دەکەی بە تەماشاکردنی مۆبایل بێ بە تەماشاکردنی ئاسمان بێ بە تەماشاکردنی لای ڕاست بێ یان لای چەپ بێت یان لە شێوازی وەستان بێت. بەڵێ ئازیزەکانم ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە ئینسان بەڕاستی هەست بە تام و لەزەتی ئەو نوێژە بکات کەوا بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا وەستاوە خوشوعی بۆ پەیا بێت ملکەچی بۆ پەیا بێت لە نوێژەکان. ئازیزەکانم با نوێژەکانمان بەو شێوازە نەبێت بەس لە کۆڵی بکەینەوە نە با گرنگیەکی تەواوی پێ بدەین و با وەختێکی تەواویشی پێ بدەین کاتێکی تەواوی پێ بدەین. زۆر نییە کاتەکە بەڵام لەزەتەکەی زۆرە. ئەگەر هەستی پێ بکەین واللهی لەزەتێکە هەرچی پاشا و سەرکردە و مەلیک و ئەوانە هەیە حەسوودوی بەو کەسە دەبن کەوا لەو نوێژایە بۆ شێوازە نوێژ دەکات. بەڵێ ئەگەر خاوەنی سەروەت و سامانی دنیاش بن بەڵام کە هەست بەو لەزەتە نەکەن ئەوان مەحرومن بێبەشن. ئازیزەکانم ئێمە بە ئەگەر هەژاریش بین ئەگەر پارەشمان نەبێ بەڵام خۆ دەتوانین نوێژێکی ئاوا بکەین بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. ئازیزەکانم بەم شێوازە دێنە کۆتایی وانەی ئەمڕۆمان. داواکارم لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا زیاتر خوشوعمان پێ ببەخشێ لە نوێژەکانمان. خوای پەروەردگار بمان پارێزێت لەو حەرەکات و لەو سەکەنات و هەروەها لەو ڕەفتارانەی کەوا دەبنە مایەی ئەوەی کە خوشوعمان نەمێنێت لە نوێژا و خۆمان بە دوور بگرین لەو شتانە کەوا نەهی لێکراوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بەیانی بۆمان کردووە ئێمەش با پابند بین و جێبەجێ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.